شارەزایانی بواری ئابووری ڕایدەگەێنن لە ئێستادا بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە بارودۆخێکی خراپە و لەو ڕۆ هیچ ئامادەکاریەک بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم نەکراوە لە کاتێکدا ڕۆژ بەڕۆژ لە ئەنجامدانی پرۆسەکە نزیک دەبینەوە. لە سەرۆکایەتی زانکۆی چەرموو لە قەزای چەمچەماڵ لە سەر پرسی ڕیفراندۆم بە ئامادەبوونی ژمارەیەک لە شارەزایان و مامۆسایانی زانکۆ و پەرلەمانتار و نوێنەری لایەنە سیاسیەکان دیبەیتێک لەسەر ڕیفراندۆم ساز کرا. لەبەرەوەی هەرێمی کوردستان ئێستا ئاعتیمادی گەورەی لەسەر هەناردەکردنی نەوتە و لەبەرەوەی هەناردەکردنی نەوت لە ڕێگەی تورکیاوەیە بۆ بەندەری جیهانی تورکیا، ئێمە لە ڕاستیان مەحکومین بەوەی چەندێت نەوت هەناردەی دەرەواکەی و ئەو نەوتی کە ئیفرۆشین بە چەندی ئیفرۆشین و ئاخۆ ئەو ڕێڕەوەی کەوا ئێمە دروستمان کردو بەڕێی تورکیا بە شێوەیەکی ئاسان و ڕێک و پێک و بەبێ پچڕ پچڕ ئەچێتە دەرەوە، ئەمە حاڵەتێکە یعنی احتیمالی زەعیفە بەوەی کەوا ئێستا لەم کاتی ئێمە قسەی تیاکەین لە تورکیا کە پارەی نەوتی هەرێمی کوردستان لە تورکیا پارەکان دەست بەسەرا گرتووە نایڵن بێبە بۆ هەرێمی کوردستان. لەبەرەوە ئەگەر ئەم حاڵەتە بخوێنینەوە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە بارودۆخێکی ئێجگار خراپی هەیە. مامۆستایەکی زانکۆش باس لەوە دەکات لە ئێستادا و لە نێوخۆی هەرێمی کوردستاندا هیچ ئامادەسازیەک نەکراوە بۆ ئەنجامدانی ئەو پرۆسە چارەنووسسازە. ئاماژە بۆ ئەوەش دەکات گەر ڕیفراندۆم لە ناوچەدا بڕێنراوەکان ئەنجام نەدرێن ئەوە هیچ مانایەک بۆ پرۆسەیە نامێنێتەوە بەو پێی ناوچەدا بڕێنراوەکان نزیکەی لە 150 خاکی هەرێمی کوردستان پێک دەهێنن. بە دڵنیایەوە تا ئێستا هیچ ئامادەسازییکی ئەوتۆ بۆ ڕیفراندۆم نەکراوە. ئەوەی کە گرنگ بێ ڕەنگە دوو خاڵی ئەساسیە بۆ ڕیفراندۆم. یەکەم ئەوەیە کە ئایا ناوچە جێناکۆکەکان ڕیفراندۆمی تیاکرێت کە نزیکەی لە 150 خاکی هەرێمی کوردستانەکەوە و ئایا بە چی میکانیزمێک ڕیفراندۆم لەو ناوچەیەکرێت. خاڵێکی ترەوەیە کە ئەم ڕیفراندۆمە لە ڕووی یاساییەوە هیچ شەرعەتێکی یاسایی نییە. ڕیفراندۆم لە زۆربەی وڵاتانەکەکرێت پشت بە یاسا بەسێ، ئاخۆ یاسای ئەو هەرێمەیە یاخود یاسای دەوڵەتەکەیە یاخود یاسای نێودەوڵەتیەوە ڕێکخراوێکی نێودەوڵەتی تەبەنای ئەم ڕیفراندۆمە کە ئێمە ئەوەی کە لە کوردستان هەیە بەداخەوە یاسای نییە و کە پەرلەمان جێگای مەرجەعی شەرعی خەڵکی کوردستانە و پێویستە بڕیاری بۆ بدات پەرلەمان پێکراوە. لەگەڵ ئەوەی چەند مانجێکە پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم لەلایەن بەرپرسانی باڵای پارتیەوە باسی لێوە دەکرێت، بەڵام با بڕوای چاودێران و شارەزایان ئەنجامدانی ڕیفراندۆم بەو هەموو کێشە و قەیرانەی هەرێمی گرتووەتەوە سەرکەوتوو نابێت. پێویستیشە پێش ئەنجامدانی پرۆسەکان نێوماڵی کورد ڕێک بخرێتەوە و دامەزراوە شەرعیەکان بە بێمەرجی پێشوەختەکارە بکرێنەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.